بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بانکی ناوەندی عێراق نرخی دۆلاری جێگیر کرد بە پێی ڕاگەندراوێکی بانکی ناوەندی عێراق لەمەودا دۆلار بە 145,000 بە وەزارەتی دارایی و 146,000 بە بانکەکان و 147,000 بە هاوڵاتیان دەفرۆشرێت لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر مەحموود ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی هەروەها نەبەرد کەریم مامۆستای زانکۆ خوێندکاری دکتۆرا لە ژمێرە یاری و دارایی قسە لەسەرەوە دەکەین کاریگەریەکانی بەرزکردنەوەی دۆلاری عێراق بڵین دۆلاری ئەمریکی لەسەر بازاڕەکانی عێراق چیە و ئایا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم چ قازانجێک لە بەرزکردنەوەی نرخی دۆلار دەکەن. دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار و دراوەجییانیەکان کاریگەری و کاردانەوەی فراوان لە شەقامی عێراقدا دروست دەکا. شارەزایانیش وەژدیاری دەدەن لە لێکەوتە خراپەکانی ئەو هەنگاوە. ڕۆژی شەممە بانکی ناوەندی عێراقی بە فەرمی نرخی 100 دۆلاری بە 145,000 دینار جێگیر کرد. لە دوایەوەش ڕایگەیاندەوە لە پێناو پڕکردنەوەی کورتێنانە لە بودجەی 2021دا کە بەهۆی دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دروست بووە. حکوومەتی عێراق کە ماوەی چەند ساڵێکە لە قەیراندایە بەهۆی شەڕی داعش و دابەزەنی نرخی نەوت لەم ساڵیشدا داهاتەکەی بە بەراورد بە ساڵی 2019 دابەزیوە بۆ نیوە. ئەوە شەوەندەیتر دۆخەکەی سەختتر کردووە و وای کردووە بۆ دابینکردنی بودجەی ساڵی داهاتوو مانگانە 3 ملیار و 500,000 دۆلار کورتێنانی هەبێ. با بڕوای چاودێران لە کاتێکدا گەلی عێراق خۆی لە خۆیدا گیرۆدە بووە بەدەست نەبوونی و خراپی بژێویەوە دابەزینی نرخی دینار دەبێتە هۆی بارگرانی زیاتر لەسەر هاوڵاتیان لە ئەنجامی گرانبوونی شتومەک و کاڵا و خۆراک بەدەر لەوەی حکوومەت دەیەوێت نرخی کارەبا و ڕێژەی باجیش زیاد بکە. لە کاتێکدا حکوومەتی عێراق بڕوای وایە ئەو هەنگاوە کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر هاوڵاتیان بەڵام چاودێرانی ئابووری عێراق لە هەستی باڵا پێیان وایە دابەزینی دراوی ناوخۆ کاریگەری گەورە و نەرێنی دەبێ بۆ سەر ئابووری و کارەساتی لێ دروست دەبێ. هەروەها دەبێتە هۆی ڕاوەستانی کارگە ناوخۆیەکان بەو پێی خام و پێداویستیەکانیان لە دەرەوە هاوردە دەکەن. با بڕوای شارەزایانی بواری ئابووری ئەم هەنگاوە گەورەترین بربەستە لە بەردەم حکوومەتی عێراقدا بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و بە دوور نازانرێت بە دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی کازمی کۆتایی پێبێ بەر لەوەی بگاتە هەڵبژاردنەکان لە مانجی حوزەیرانی داهاتوودا. احنا في تأسيس منذ عام 2003 لا بەرامبەردا سەرۆک وەزیرانی عێراق لە نوێترین لێدوانیدا بەرگری لەو هەنگاوەی کردو ڕایگەیاندیان دەبێت بەو جۆرە چاکسازی بکەین یان عێراق ڕوبەڕووی هەرسی سیستەم دەبێتەوە و بۆشایی لە سەروبەری عێراقدا ڕوودەدا. کازمی پێشی وایە کە پێشتر وڵاتانی ئێمەڕات و کۆریای باشوور و سنگافۆرە هەنگاوی لەو جۆرەیان هەڵگرتووە و بڕیاری قورسیان داوە لە پێناو چارەسەرکردنی خراپی دۆخی ئابووری وڵاتەکانیاندا. لە بەرامبەردا حیزبە گەورەکانی عێراق کە پێشتر لە بۆسەدا بوون بۆ کازمی بە توندی دژایەتی خۆیان دەربڕێ و ڕایانگەیان پشتیوانی حکوومەت ناکەن بۆ دابەزینی نرخی دینار. لەو چوارچەوەیەشدا ڕەوتی سەدر و حیزبی داوای مالیکی و ڕەوتی حیکمەت داوایان کردووە حکوومەت با بڕیارەکەیدا بچێتەوە و بارگرانی زیاتر لە سەر هاوڵاتیان نەخولقێنێ. هاوکات چالاکانی مەدەنی بڕیاریان داوە دوانیوەڕۆی دووشەمە لە بەغدا و لە بەشێک لە شارەکانی دیکە خۆپشاندانی بەرفراوان ڕێک بخەن. داواشکراوە خۆپشاندەران تەنیا ئاڵای عێراق بەرز بکەنەوە و مۆرچی هیچ حیزبێک لە خۆپشاندانەکاندا ڕەنگ نەداتەوە. ئەوەی لە کۆتاییدا ڕوونە تەنها ئەو ناڕوونیەیە کە لە داهاتووی عێراق بەدی دەکرێت کە بە بڕوای چاودێران چارەنووسی ڕەوشە ئابووریەکەی لایەرانەوە نزیکترە وەک لە ئیمارات و سنگافۆرە و لە ڕووی سیاسی و ئابووریشەوە سەرەڵدانی ئاشوبی نێوخۆی و هەڵوەشانەوەی سیستەمە حکومڕانیەکەی ئەگەرێکی بەهێزترە. كل دول العالم تطورت بدأت بخطوات جريئة مغامرة.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا دلێر بەخێر مامۆستا بەخێر بن مامۆستا نەبەرد مامۆستا دلێرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکاری بەرزکردنەوەی نرخی دۆلار و دابەزاندنی نرخی دراوی عێراقی بۆچی دەگرێتەوە کەمڕۆ بڵێن بانکی ناوەندی جێگیری کرد بە 145 بۆ وەزارەتی دارایی 146 گۆڕینەوە بۆ بانکەن 147 بۆ هاوڵاتیان. سواز بۆ تەلەڤیزیۆنی پێیان لە ڕاستیان ئەو ینی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک ینی هەموو حکوومەتی خۆی لەخۆی داهاتی و خەرجی هەیە ئەگەر لە کاتێکە سەیری کرد لە کاتی بودجا خەرجیەکانی زیاترە لە داهاتەکەی وە کورتێنانی زیاترە پەنە ئەبا بۆ چەند ڕێگەیەک گرێ بۆ ئەوەی بتوانێت کورتێنانی کەم کاتەوانێ یەکێک لەو دەستبردنە یاخود بڵێن یەکێک لەو ڕێگایانە بریتێ لەوەی کە نرخی دراوی خۆی لە زۆربەی وڵاتانە دا ئەبەزێنێ بەرامبەر بە دراوە گرانبەهاکانی دنیا. لەم کاتە کە نرخی دراوی خۆی دابەزانەوە بەرامبەر بەوە سەیرەکەی لێرە چی ئەبێت لە ڕووی ژمارەوانێ لە ڕێی ژمارەوە بۆ حکوومەت داهاتی زیا ئەکات لە ڕووی ژمارەوە بە تایبەتی بۆ مەسەلەی موچە و بۆ مەسەلەی پرۆژەی وەبەرهێنان. ئەمە لە لایەک و لایەک ترەوانێ ئەتوانێت لەم حاڵەتەیە ئەگەر بێت و بە بەرنامە بە پلان بێت ئەتوانێت سەرنجی گەشتیاران ڕاکێشێ بۆ عێراق بە گشتی و کوردستانیش بە تایبەتی لە بەرەوەی کە ئێنە ئێرە ئەگەر هاتوو لەو حاڵەتەیە نرخی پارەی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کەمترە خەڵک زیاتر ڕووەکە ئەگەر بێت و ناحەی ئەمنیش باش بێت ئەمە ڕێگە ئەکاتەوە بۆ ئەوەی کە لە هەمان کاتا وەبەرهێنانی بیانی بێن لە وڵاتە کارکەن لە بەرەوەی دەستی کار هەرزانتر ئەبێت بە پێی نرخی ئەو دینارە بەرامبەر بە دۆلار کە هەیە ئەوە هینترە بێت و لە هەمان کاتیشا بۆ زۆربەی وڵاتان کە سیرەکەی لە ناحی پیشەسازیەوە نەختێ بەهێزترن بۆ نازانم عێراق تەسەور ناکەم بۆ شێوە بێت ئەمە ئەکا بە هۆکارێک بۆ ئەوەی کە هاوردە کەمتر بکاتەوە گرنگی بە پیشەسازی و بە کشتتوکاڵ و دانەکانی تری خزمەتگوزاری ئەیە بۆ ئەوەی هاوردە کەمتر بکات یان هەناردە زیاتر بکە یان لانی کەم مساوی بکاتەوانێ بەڵام لە عێراق وازانم ئەو هینەیتیانە لە هەمان کاتا بەرامبەر بەمە ئەگەر بێت و کۆمەڵەشتی تر نەکات بۆ نمونە بە قابل بەوە پێویستە ئێستا حکوومەتی عێراقی سلفەی پیشەسازی سلفەی کشتتوکاڵ سلفەی گەشتیاری بکاتەوانێت لە عێراق و لە کوردستانە بکرێتەوانێ بۆ ئەوەی ئەو بوارانە ببوژێن دێتوانێ و خەڵک بتوانێت کاری تیا بکە و بتوانێت لانی کەم هاوردە و هەناردە ئەگەر هەناردەمە زیاتر نەبێت مساوی بکرێنەوانی تەوازنی پێ بکرێت ئەمە لە لایەک ترەوانێت لایەنی سلبیەکەی چییە؟ لایەنی سلبیەکەی بەم کتوپڕە بەم شێوەی کە هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە موچە خۆران ئەوەی کە موچە خۆرە زیانەکە تاکو فترەیەک لەبەرەوەی ئەو پارەی کە هەیەی بۆ نمونە ئەگەر لیترێ هەر بۆ نمونە لیترێ بنزین پارەی ئەچێتە سەر بە تایبەتی ئەو کاڵایەنەی کە موادی ئەوەڵیەکەی لە دەروەوەی وڵاتیە بە دۆلاریە یاخود بە عملەی سابەت یۆرۆ بێ هەچی شتێ بێت ئەمە خۆی لە خۆیان گران ئەبێت ئەمە لە لایەک ترەوانێ ئەبێتە هۆی ئەوەی کە فەرمانبەران یاخود موچەخۆران تاکو ڕادیەک نەتوانن دەرقەتی بازار بن بە تایبەتی ئەبێ عێراق و هەرێمی کوردستان یەکشتی ترکەن ئەوەی کە موچەکانیان لە خوار 300,000ەوەیە پێویستە هاوکاری تریام کەن و غیلای مەعیشە غیلای مەعیشە لەبەرچی لەبەرەوەی نەکەونە خوار هێڵی هەژاریەوانێ نەکەونە خوار هێڵی هەژاریەوە پارەکەیان نەتوانێت دەرقەتی ئەوە با کە پێی بژین نەکەوێتە خوار هێڵی هەژاریەوە ئەمە خۆی شتێکی لای من بە شتێکی زۆر گرنگی ئەزانم کە حکوومەتی عێراقی بیکە لە لایەک ترەوانێ وەکو حکوومەتی هەرێم وەکو حکوومەتی هەرێم یعنی لەمە دووە ئەگەر ئەم ڕێکەوتنە نازانم جارە بە چ شێوەیە کراوە ئەوەی کە 2021 لەسەر بژێ بۆ 2021 کە کراوە کە گوایە 250,000 و زایدە نیوەی داهاتەکانی تر بنێرە بۆ حکوومەتی عێراقی بەڵام ئەو بە چ شێوەیەک ئەو پارەیە ئەنێرە ئەمە لەم حاڵەتە حکوومەتی هەرێم ئەم کەڕەتیان نابێ مانگە بە 40 شەو یان بە 50 شەو کەڕەتێ پارە با بە خەڵک لەبەرەوەی خۆی لە ڕووی قانونی و 30 ڕۆژ جارێکە ئەمە لە لایەک ترەوانێ
ناش بێ کەسی ڕۆژارێک لێبڕینی لێ بکات لەبەرەوەی ئەو کاتە خەڵک زۆر مستەوای مەعیشەتی یەتە خوارەوان. سپاس دەکەم دواتەگرم بەڵای پەرست مامۆستا نەبەرد جەنابشتی بەخێر بێ برارەکەی بانکی ناوەندی بڵین کاردانەوەی زۆری هەیە لای حیزبە سیاسیەکان لای شەقام پێت وایە بڕیارەکە پێداچوونەوەی پێدا بکرێت یاخود کێ دەستەڵاتیەوەیە بڕیارەکە هەڵبۆشێنێتەوە نرخی دۆلار دەستکاری بکات؟ طبعا دەستان خۆش بێ سەرتابێ بگەڕێنەوە بۆ ئەوەی بۆچی حکوومەتی عێراقی بڕیاری یا کە نرخی دراوی عێراقی دابەزێنێ بەرامبەر بە دراوی دۆلاری ئەمریکی یان ئەو دراوەی کە حکوومەتی عێراقی نەوتی عێراقی پێفرۆشێت چونکە حکوومەتی عێراقی زیاتر لە 92 دابینکردی بودجەکەی پشتی بە فرۆشتنی نەوت بەستووە و ئەم فرۆشتنی نەوتەش پارەکەی بە دۆلاری ئەمریکی وەرەگرێتەوە دیسانەوە تەحویلی لێکە لە ڕێگەی بانکی مرکزیەوە بۆەوەی کە موازنەی تەژغیلی خۆی و استثماری خۆی پێ دابین بکە. حکوومەتی عێراقی من لە ماوەکانی پێشووە باسم لەوە کرد کە گەری هەیە لە ساڵی 2020 کە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی تووشی داڕمانی دارایی ببنەوە. حکوومەتی عێراقی ئەم بابەتەی من پشت بەست بووە بەو زانیاری و داتایانەی کە لەلایەن سەرچاوە مالیەکانی حکوومەتی عێراقی بە تایبەتی خودی وەزیری دارایی و ئاماژەی پێکرا لە دەروی وڵات و لە ناوەوەی وڵات. بۆیە حکوومەتی عێراقی چەند ئۆپشنێکی لەبەردەسا بوو. ئاسانترین ئۆپشنیان ئاسانترین هەڵبژاردەیان کە بۆی ئەم نەزیفە ڕابگرێ ئەوە بوو کە نرخی دۆلاری ئەمریکی بەرزتر بکاتەوە لە چاو دیناری عێراقیە و ئەو دۆلارە نەشیکەوە دەستی خا لە نەتیجەی فرۆشتنی نەوتە لە ڕێگەی بانکی ناوەندی حکوومەتی عێراقیەوە بکرێ بە دیناری عێراقی. سەبارەت بەوەی کێ دەسەڵاتی هەیە بە پێی یاسا و دەستور بانکی ناوەندی خۆی دەسەڵاتی ئەوەی هەیە کە نرخی دراوی بیانی یان دۆلاری ئەمریکی بەرز بکاتەوە یان نزمی بکاتەوە حکوومەت ناتوانێت بۆ نمونە ئەو بڕیاری بەسەرا بسەپێنێت بەڵام لە کاتێکە کە حکوومەتی عێراقی خۆی دۆلارەکانی بخاتە بانکی ناوەندی و دەمە حکوومەتی عێراقی لە پرۆژەیەسای بودجەی گشتی 2021 بەرنەس ئاماژە بەوە کە نرخی دۆلاری ئەمریکیەکە بە 145,000 دینار ئەو دەمە بانکی ناوەندیش پشت بەست بەو داواکاریە نەک بۆ ئەمریکا لەلایەن پەرلەمانی شەر بە پێی یاسا بۆی نییە دەستکاری نرخی بانکی ناوەندی بکە و نرخێکە دیاری کردووە. ئێستا دوای فشاری شەقام فشاری سیاسیە پێ دوایە گۆڕانێک لە بڕیارەکە ڕووبدات هیچ ئەگەرێک خۆی ئەبواە پرۆژیاسای بودجەی گشتی ساڵی 2021 لە ڕۆژی شەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگی لەسەر بایە و ڕەوانەی پەرلەمانی بکردبایە. دواتر لە درەنگانێکە تەجیلیان کردوتیان لە ڕۆژی یەکشەممە بڕێ لە سەرین ڕەوانەیەکەین بۆەوەی کە لەو مەسافەیە کە لە ئێوارەی شەممەوە تاوەکو یەکشەممە کۆمەڵێک تعدیلات لە پرۆژیاسای گشتی بودجەی 2021 بکەن. ئەوە بۆ ئەم ڕۆژ دیسانەوە ئەنجومەنی وەزیرانی عێراقی نەگەشتن بەو سیغەیە پشت بەست بەچی نەگەشتن بەو سیغەیە بینیمان کە ڕۆژ شەوی شەممە لەسەر یەکشەمە خودی سەدر و فراکسیۆنەکەی لە ڕێگەی ئەو ڕاگەیاندنانەوە ئەو تیوتانەی کە سەدر خۆی ئەی کرد کە بە هیچ شێوێک لەگەڵەوەیانین کە نرخی دۆلاری ئەمریکی بەو ڕێژەیە بەرز بکرێتەوە. ئەمڕۆ بەرەبەیانی مالکی دیسانەوە هاتە سەرخەت و فراکسیۆنەکەی مالکی و لایەنگرانی مالکی دیسانەوە ئاماژەیان بۆ کرد کە لەگەڵەوە نرخی دۆلاری ئەمریکی بەرز بکرێتەوە تا کار گەشتەوەی کە حکوومەتی عێراقی بڕیاریە کە پارێزبندێکی زۆرتر بۆ بانکی مرکزی لە حکوومەتی عێراقیدا دابین کات و بینیمان بەجێشێکی کامل خەریکی پارێزگاریکردن لە بانکی مرکزی چونکە من بڕوام وایە تەنها خاڵێک کە بتوانێت ئەم قرارە بگۆڕێت تەنها شەقامی عێراقیە و شەقامی عێراقیش من پێم وابێ ئەو دەوافع سیاسیانی کە ئێستا ئەی بینین ڕۆژانە باسەکرد لەم بەتایبەتی لەم چەند ڕۆژە بە حکمیەوەی کە عێراق ئەگەری هەیە انتخابات بکرێت چونکە ئێمە سەردانێکی بەغدامان کە لەو سەردانامان ڕوون بوویەوە کە انتخابات ئەگەری هەیە بۆ نمونە دوا بکەوێ هەر بۆیە احتیمالی هەیە کازمیش پشت بەست بەو معلوماتانە و بەو قرارانە ئەم بڕیارانەیە بێ بۆی ئەم نەزیفەی دارایی لە حکوومەتی عێراقی ڕابگرێ. بۆیە بەڵام بە کورتی ینی هۆکاری پێ دوای ئێستا بەس فشاری شەقام فشاری شەقام ئەتوانێت وا بکە کە بانکی ناوەندی بانکی مرکزی بتوانێت کە نرخی دۆلاری ئەمریکی بەڕۆژەیە کەمتر بکە. بەس ئەوەی کە هۆکاری بڵێن ئەم بڕیارە لە هیچ وڵاتانی تریش ئەمە کراوە دابەزاندنی دراوی خۆت لە بەرامبەر دراوی بیانی. طبعا کە حکیمە من نمونەمان لەبەردەسایە بۆ نمونە خراپترین دۆخی دارایی کە تووشی دەوڵەت بوو بێت پێوان بێ وڵاتی یۆنان بۆ کە ڕەنگە تۆش و بەشێکی بینرانیش ئاگایان لەو معلوماتە بێت وڵاتی یۆنان تووشی داڕمانێکی زۆر خەتەری دارایی هات بەڵام بە هیچ شوێ پەنای نەبەردەبەرەوەی کە دراوەکەی خۆی بگەێنێتەوە ئاسی کە دایبەزێنێ. ئەمریکا بە هەمان شێوە تووشی داڕمانی دارایی هات. یعنی من بۆ خۆم بەڕاستی بە هیچ شێوەیەکە و قەرارم پێ باش نەبووە چونکە من دڵنیام لەوەی کە ئەگەر حکوومەتی عێراقی کام قەرارە ئەیە
توێژی وەسط هەیە لە مەسائلی مالیە سێ توێژەیە بۆ هاوڵاتیان هێڵی هەژاری هەیە هێڵی ناوەندەیە هێڵی دەوڵەمەندەیە بەم بڕیارە بڕۆم وای هێڵی ناوەند نامێنێ یان هەژارە بیت یانەوە تا تۆ دەوڵەمەندە بی و ئەم قەرارە من بە قەناعەتی من کە ئێستا سەرداوەکان بۆ ئەوەن کە هەندێک خەڵکی لە بانکە ئەهلیەکان زۆر مستەفی دەبن بە حکمەوەی کە دۆلارێکی زۆریان خەزم کردووە و ئەم قەرارە بە قازانجی لایەنە سیاسیەکانە چونکە ئەشخاصە سیاسیەکان هەموو یەدەگیری دراوەکانیان دیناری عێراقی نیە بەڵکو دۆلاری ئەمریکیە و ئەم قەرارە ئەڕواتە بابی سوود گەیاندن و مەسلحەت گەیاندن بە فئەیەکی توێژێکی بازرگانی و سیاسی و خەڵکی فاسد لە ڕووی مالیەوە لە ناو وسەتی عێراقا و بە زیانێکی گەورە ئەشکێتەوە بەسەر هاوڵاتیانە من هەر ئەمڕۆ بۆ خۆم بەرنامەیەکی مەیدانیم هەبوو لە ناو بازاڕی سلێمانیە یعنی بەڕاستی هەندێک کاتی شەبینیت کە ئەم بازرگانانەی کە لە کوردستانان زۆر چاوچنوەکانە یعنی بەرەبنگیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرباری بوونی ئەو قەیرانە ئەو دۆخەدارایە یعنی من بازرگانی وە کە ئەمڕۆ بینیمە مەوادەکانی و شمەکانی کە پێویستی کردووە دوێنێ بە نرخێک بۆ ڕۆ نرخی جیاواز کردووە لە کاتێکتا بە پێی داتاکان ئەم بازرگانە کە ئەم مەوادانەی هێناوە بە نرخی 125,000 دلار هێناوێتی بەڵام کابینە دلار بەرزە بێتەوە دیسانە مەوادەکانی خۆی خۆڕخات و بە نرخێکی جیاوازی خاتە بازار دوای دینە سەرەوەی کە بڵێن حکوومەتی عێراقی و هەرێم چەند قازانج دەکەن ماوەسا دەلێت سەبارەت بە موچەخۆران چی لە هەرێم چی لە عێراق زۆر زیانمەندە بن لەم بڕیارە بەرزکردنەوەی نرخی دۆلار سەبوون مەگەر قسە لە سەرهەرێمی کوردستان بکەین ئەگەر لە سەدا 21 پەیڕەو بکرێت و نرخی دۆلاری ئێستا بەرز کراوەتەوە دەبێتە دوو قات لێبڕینەکە بۆ کڕین بۆ بازار بڵین ئەوەی کە پارەی دەرێت بە موچە خۆی نیسبەتەکە وەرەگرین لێرە نیسبەتەکە وەرە تۆ لە 125 بۆ بە عفو لە 125 بووە بە لە 140 بە 140 گاتە دەستی هاوڵاتیان ئەمە لای ترەوانی یەکشی تیا هەیە لێرە ئیتر مەزادی علەنیش نامێنێ حکوومەتی عێراقی بەدە مەزادی مەزادی علەنی بۆ مەسەلەی دۆلار کە ساڵانی تر بەو شوێ بۆ مەزادی علەنی ئەکرا مەجموعەیە شەریکە عفویان مەجموعەیە شەریکیان مەجموعەیە بانقیالی قۆڕیان کردبوو بۆ ئەوان بوو لە بازارە ئێستا تقریبا لە بازارڕە ئەو سعرەکەی تاکو ڕادەیەک جێگیرە بێت سعری دۆلار یان نرخی دۆلار یاخۆ نرخی بڵین دیناری عێراقی تاکو ڕادەیەک جێگیرە بێت لە بازارڕە ئەمە لەلایەک ترەوانێ ئەبێت بەو نیزامی پەنجەرەیە کە هەیە ئیتر بانقەکان وەریەگرن کە بۆ شوەیە ئەمە حکوومەتی عێراقی کە خۆی ئەڵێ ئیتر لێرە تەلاعوکردن و یاریکردن و شەریکات بۆ خۆی پارەسفیکردنەوە نامێنێت بەڵام بەنیسبەت پێش قازان دوای دێن سەر مچخەمەس پێشتر شەریکی بڵین بانکەکان قازانجێکی زۆریان دەکرد بۆ نمونە بە 119 118 وەریان دەگرت بە 125 ڕۆژانە بڕێک دۆلاری ئەخستە مەزادی علەنیەوە بە حساب ئەم وەکو بۆرسەیەکی مەحەلی ئەم بانقانەی ناوخۆ کامیان چەڵی نایە و چەند ئاەت ئەی خستە مەزاتێکی علەنیەوە بەڵام ئێستا کە سیارەکانی دەستنیشان کردووە وەزارەتی دارایی بە چەند ئەیا و بانقی ناوەندی بە چەند وەری قازانجی لێ ناکەن کە بە 146 بڵین بانکی ناوەندی پێیان دەفرۆشێت دوزارەوان لە بازار بە 140 فرۆشن ممکنە هەزار دینارێکی تریز ئەو پەڕی گۆڕانکاریەکە ئەوە نابێت تقریبا جێگرە بێ نرخی چ دۆلار چ پارەی عێراقیکە لە عێراقا قەزم عێراقە جێگیر ئەبێت یعنی ئەوە نابێت لە پڕێکە 10,000 بێتە سەرکەوەیان دابەزێ کە جاران هەبوو لە بەرەوەی خۆی دەستنیشانی کردو حکوومەتی عێراقی بە 145 وەکو موچەخۆرانەوەی کە بەڕێزە پرسیارەکە بکرد وەکو موچەخۆران بە نیسبەتەکەیە تۆ نیسبەتەکە لە یاسیرەکەی 125 بۆ 150 تۆ دایبنێ بۆ 150 148 لێرە سیرەکەی لە ساڵ تقریبا 15 لە هێزی کڕینی خەڵکی موچەخۆر دا ئەبەزێت یعنی ئەگەر پێشتنی بەناڕاستەوە خۆ لە بەناڕاستەوە خۆ ئەگەر پێشتر بڵێن پارەکەی ئەگەر پێشتر پارەکەی 100 کیلۆ برنجی کردبێت ئەم کاتە ئەکاتەوەی کە 85 کیلۆ برنج کات ئەو پارەیە کە وەریەک دێ موچەکەی ئەگەرگەتەوەی کە 85 کیلۆ برنج بکە 900 کیلۆ برنجکەەوە بن و بۆ نمونە ئەیهێنینەوانێ لەم کاتەیە بۆیە من ئیشارە دووەیەم ئەبێ حکوومەتی هەرێم خۆی لە حکوومەتی عێراقی جانەکاتەوە لە موچەیە ئەو موچەیە کە ئەو چۆن ئەیاد ئەمیش عینەن ئەو تەواوی موچەکە بدا بەڵێ تەواوی موچەکە بە مانگە و مانگ بیاسی ڕۆژارێک لەبەرەوەی خەڵک لەوە زیاتر ینی وەزعی موچەخۆر خراپ نەبێت لەبەرەوەی بەنسبەت کاسبوانێ کاسب لەبەرەوەی شتەکرە و شتە فرۆشێت ئەو لەوانەیە زۆر کاریگەری نەبێ بۆ سەر کاسب
چونکە شتەکرە و شتە فرۆشێدە و بە چەندی کڕیەوە بە ئەوە قازانجی خۆی نیسبەتێکی ئەخاتە سەر اینجا بە نیسبەت حکوومەتی عێراقیەوە بەڕێی من چه حکوومەتی هەرێم پێویستە کە تۆ ئەو هەڵاوێک دەنێی ئەو هەنگاوە کۆمەڵێ پاڵپشتیشی ئەوێت کە تۆ بۆ نمونە ئەوەی کە پێشتر ئیشارەتم پێ پیانی پێویستە سلفەی پیشەسازی سلفەی کشتتوکاڵ سلفەی گەشتیاری بکەنەوە بۆ هاوڵاتیان سلفە ئەو پارەی تێ ناچێت سندوقێکی تۆ سلفە ساڵانە کە دەیدەی ساڵانە ژوەری ئەگریتەوە نیسبەتێکی بۆ وەختی وەریەوە ئەم پارەیە کە تۆ هاتوو بۆ ئەوەی چی چونکە خۆی لەخوا حکوومەتی عێراقی ساعلی عەلای وەزیری دارایی لە شتەکانی ئەوەیە کاڵێ پیشەسازی ناوخۆ بەرەو پێشەوە کە بەرەو پێشەوە بەو شێوەی ئەچێت کە تۆ سلفەی بیتێ کشتتوکاڵ بەو شێوەیە بەرەو پێشەوەچێت کە تۆ سلفەی بیتێ یاخود کشتتوکاڵ بۆی بتوانێت خەڵک بەرهەمی زیاتر بکە کە بەرهەمی چاکی گربەوەی پێویستمان بەدا بە بەرهەمی دەرەوە نەبێت چونکە حتمیان بەرهەمی دەرەوەش نەمە دووە نرخەکەی بەرزە بێتوانێ تەماتەیە کە لە ئێرانەوە بێ لە تورکیاوە بێ نرخەکەی بەرزە بێتوانێ ئەوەشی تایە کە بەرهەمی کشتتوکاڵی خۆشمان سەرپە بێ ئەگەر ئەو سلفانش بە ئەو سلفەیە بۆچیە تۆ سندوقێکە دایانی ئەو سندوقە سلفەتی ئەیدەیت و وەری ئەگریتەوە مانگانەوەری ساڵانەیە خود مانگانەوەری ئەگریتەوانێ و ئەیدەیتەوە بە خەڵک وەری ئەگریتەوە ئەیدێتەوە بە خەڵک ئەمە خۆی لەخوایە و شارتم پێ ئەبێتەوە هۆی ئەوەی کە تۆ بڵین تەوازنە دروستکە لە بینی هەناردە و هاوردەیە ئەمە لە لای ترەوانێ بڵین ئێستا حیزب ئەو فراکسیۆنە گەورانە یاخود ئەو حیزبە گەورانە کە هەن ئەگەر بێت و بە قەناعەتی من معارەزاکەن لەبەر خاتری ئەوەی کە هەڵبژاردن لە پێشەوە هەیە بۆ هەڵبژاردنەکەیە کە ئەکرێ بەڵام لە هەمان کاتیشە کازمی ئەڵێ ئەمە کاری سەختمان لە پێشە کارە سەختەکە ئەڵێ دژایەتی گەندەڵیە لە هەمان کاتیشە هەر لەم چەند ڕۆژەی پێشوە وەزیری خارجی ئەمریکی ئەڵێ نزیکەی 840 ملیار دۆلار هینی سەرکردە و کەسانی عێراقی و عێراقی کە ئەڵێ بە هەرێم و بە ناوەڕاست و بە جنوب و بە هەموویەوە لە دەرەوەی وڵاتە لە بانقەکانایە بۆ ینی کە لە بانقەکانە 840 ملیار دلار 840 ملیار دلار بەڵێ ملیار دلار ئەمە وەزیری خارجی ئەمریکی هەڵێت لەم چەند ڕۆژەی پێشوە یعنی ئەم شتانە هەمووی بە قەنەعاتی من ڕبتن پێکەوانی هەر لە خۆیەوەنی ئەم قسانە بکرێ ئەو کاتانە سەرکردەکانی سەرکردی حیزبە سیاسی گەورەکان و ئەو قسەی کە هەموو جارێک کازمی کردوێتی کە ئەڵێ ئەمە کاری سەختمان لە پێشە بۆ دژایەتیکردنی گەندەڵی پاشەکشە ئەکەن پاشەکشاکەن ئەترسن دەست بەرن بۆ ئەو پارانەی کە ئەوان بردوانەتە دەرەوە بۆ بانکەکان هەڵوەت لە بانکەکانیشا خۆ بۆ حسابی جاری داینەوە بۆ حسابی جاری داینەوە بە تاقی تەنیا وایە وانە خسوێت بانکێکەوە کە بتوانێت ساڵانە سعری فایدەی لێ وەرگێت سپاس دەکەم مامۆستا نەبەرد سەبارەت بۆەوەی هەم حکوومەتی عێراق هەم هەرێم بە دیاریکراوی وەکو بە ڕێزوتت ئێستاوان بە دۆلار نەوت دەفرۆشت چەند قازانجەکەم مەزندە هەیە بۆ من حکوومەتی هەرێم لە مانگێکە چەند داهاتی زیاد بکات عێراق چەند زیاد بکات داهات لە حکوومەتی هەرێم بە تایبەتی شەفاف نییە یعنی ئەگەر بۆ نمونە کەس نازانێ بۆ نە بچەنی ئەفرۆشن و کەس نازانێت چەند ئەفرۆشن بۆ ئەوەی کە ئینسان تەخمینیەکەی بکە بەوەی لەسەر و بنەمایە بڕێر بە ئەوەی کە هەیە حکوومەتی عێراقی کە من بۆ داتایانەی کە حسابم کردووە 3 ملیۆن و 250,000 بەرمیل ڕۆژانە هەناردەکە ئەگەر بە 119 دیاری بکەی چەند ئەکات و ئەگەر بە 145 دیاری بکەی چەند ئەکا نو پێوە ڕقامانەی کە دەرم کردووە لە بە 145 کە حکوومەتی عێراقی گەر دۆلارەکەی بفرۆشێتەوە نزیکەی 2 تریلیۆن و 465 ملیار دیناری عێراقیەکە و ئەگەر بێت و بە 119 کەش بیفرۆشێتەوە 2 تریلیۆن و 23 ملیار دیناری عێراقیەکە مەجموعەکەم دوو ڕقامە لێک دەریهێنی حکوومەتی عێراقی بم بەرزکردنەوەی نرخی دۆلارە مانگانە نزیکەی 450 ملیار دیناری ڕۆژانە نزیکەی 450 ملیار دیناری عێراقی داهاتەکەی زیاد دەکات ڕۆژانە 450 ملیار دیناری عێراقی داهاتەکەی زیاد دەکات بۆی ئەم گۆڕینەوە بۆی ئەم گۆڕینەوە چونکە وەکو بەس حکوومەت هەرێمیش قازانجێکی زۆر حکوومەت هەرێمیش بە تەکیدی قازانج دەکات تەڵان کار حەکیم حکوومەتی عێراقی پێشتر بۆ هەردوو 100 دۆلارێک کە ئەیا بە بانقی ناوەندی لە بەغداد 190,000 وەرە کرد بەڵام ئێستا هەر 100 دۆلارێک با بانقی ناوەندی 145,000 وەرەگرێەوە تا فەرقەکەی نزیکەی 26,000 زیاتر لەو نرخە وەرەگرێ بۆ هەر 100 دۆلارێک کە تۆ حسابێکی بۆ نمونە طبعا من نەوتم بە
$50 حساب کردو لە کاتێکە ئەمڕۆوەکو ئەگەر وەکو ئەمڕۆ داتا سەیری بکەین ئەمڕۆ ئەگەر حکوومەتی عێراقی ئەو 3 ملیۆن و 250,000 بفرۆشێ نزیکەی 450 ملیارد دیناری عێراقی زیاتری دەستەکەوێت وەک لە دوێنێ بەس ئەمڕۆ وتت 450 ملیارەکەم ماگانە ڕۆژانە چونکە سێسە من ئاماژەی پێەکەین ڕۆژانە بۆ نمونە تۆ 3 ملیۆن و 250,000 بەرمیل نەوتە فرۆشێ ئەم 3 ملیۆن و 250,000 بەرمیل نەوتە بە $50 دای بنی بە دیناری عێراقی کە زەربێکی بە دیناری عێراقیەکە نزیکەی 2 تریلیۆن و 23 ملیارەکە بەڵام ئەگەر بێت و بە 145 دای بنی 2 تریلیۆن و 465 ملیارد دینارەکە لە کاتێکا گەر نەوت بە $50 دابنی هەرچەندە ئەمڕۆ نەوت $52 بوو واتە فەرقەکەی ڕۆژانە بۆ نمونە من تەسەورم وایە فەرقێکی زۆر باشی هەیە بەس بۆ حکوومەتێریش کە داهاتەکە زیاد بکات دەوێت پێداچوونەیە بە موچە بکالانی کەم ئەم لێبڕینە نەبێت چونکە سەگەر لێبڕینەکە هەبێ پێ دوایە تۆ زیاتر لە ئێمە شارەزای بۆنم لە 120 ببڕن و نرخی دۆلاری شەروا بەرز بێت موچەی موچەخۆرە وەکوانی لە 135 بردرابێ من بەو داتایانەی کە دەرم کردو پێم وا بێت موچەخۆری عێراقی باس لە موچەخۆری هەرێمی کوردستانە کە موچەخۆری عێراقی نزیکەی لە 118 موچەکەی لەدەستەیە عێراق لە 118 لە 118 ڕێک بەڕقم نزیکەی لە 118 داهاتەکەی لەدەستەیە بۆ چونکە لە ڕێگەی ئەو تەعاملکردن و ئەو کڕین و فرۆشتنی کە لە بازار ڕابۆرن ئاڵۆگۆڕی بەسەرایە نزیکەی لە 118 موچەخۆرانی عێراقی داهاتەکەیان لەدەستیان بەڵام سەبارەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان تۆگە لە 120 لێ ببڕێتەوە بە 2 مانگ جارێکیش بیاتێ موچەی موچەخۆران هەکاتە نزیکەی مانگانە لە 135 وەرەگرێ و ئەگەرم لە 135 بە پێی ستاندەردی عێراقی سیرەکەی موچەخۆری هەرێمی کوردستان کەمتر لە 100 بۆ مێنێتەوە من بۆیە ئاماژەم پێکرد لە پێشم بە 2 مانگ جارێک پێی بدرێ ئەو داهاتێککە بۆ یێمێنێتەوە تۆ بۆ منە ئێستا سەیرەکەیت موچەخۆرێک بە 6 ڕۆژ جارێ لە 170 موچەکەی وەرەگرێ واتە بۆ مانگێک سەیری ئەەکەی چەندەکات نزیکەی 39.9 لە هەموو مانگێک موچەخۆرێکی هەرێمی کوردستان لە 138 موچەکەی وەرەگرێ بەپێی داتاکانی حکوومەتی عێراقی گەر ناقسی 118 بکە چێنە مێنێتەوە نزیکە لە 120 موچەکەی مێنێتەوە واتە ئەو موچەیە کە وەکو دەستی هاوڵاتیان نەکەوێتەوە نزیکی لە 120 بۆەوەی کە بگەڕێتەوە بۆ پێش بەرزکردنەوەی نرخی دۆلاری ئەمریکی بەڵام ئێمە من وەکو خۆم لە حلولەکانی شاماژەم پێ کردووە کاغزمی ئەمە لە زەعیفی خۆیەتی پەنای بردوتە بەڕم ڕێکا شوێنی بڵین ڕێگای تر بۆ حکوومەتی عێراقی چییە حەکیم بەر لە هەموو شتێک پێویستەکە حکوومەتی عێراقی ئیسلاح بکە یعنی کێشەکە لێرە ئەوەیە لە بواری موازنەی تەشغیلیە حکوومەتی عێراقی بەتایبەتی خەبیرەکانی اقتصادی عێراقی باس لەوەکەن لە 1970 بودجەی گشتی 2021 تەرخانەکرێ بۆ کەرتی موچە ئەمە کارەساتێکی زۆر عەجیب و غەریبە نەبووە بودجەی هیچ وڵاتێک لە 1970 بۆ موازنەی تەشغیلی بێ آخر حکوومەتی عێراقی لە پێش 2030 850,000 موچەخۆری هەبوو لە دوای 17 ساڵ ئێستا حکوومەتی عێراقی 8 ملیۆن و کەسر موچەخۆری هەیە لە 1970 بودجەکەی تەرخانەکە بۆ کەرتی موچەخۆر لە 2021 سەرباری ئەوە نزیکەی 50 تریلیۆن دینار بودجەکەی کورتەهێنێ کابوو من لەسەر ئەم بنەمایە بەمە پڕی ناکاتەوە بەم بەسکردنەوەی نرخی دۆلار دوو ئۆپشنی بە لەبەردەستایە یەکەم بەرزبوونەوەی نرخی نەوت کە خۆشببختانە کە ئەگەر دیسانەوە کە ئەمڕۆ خەبەرەکانی بۆرسەی دنیا و خەبەرەکانی سەحی دنیا باسەوەکەن کە دیسانەوە بە جۆرێکی ڤایرۆسی کۆرۆنایەتەوە دیسانەوە کەرەنتینەکردن ئەمەش دیسانەوە زەربەیە لە نرخی نەوت و ژیان وەستاندن و دیسانەوە لەسەر ئەم بنەمایەیە کە من ئەڵێم حکوومەتی عێراقی لە 2023 ڕوبەڕووی داڕمانی دارایە بێتەوە بژاردەی دیکە بجگە لە ئیسلاحەکە بژاردەی دووەم کە ئەمە زۆر وەستەوە بوو کە بۆ بودجە بۆ واری و بەرهێنان تەرخان بکرێت طبعا کا حەکیم حکوومەتی عێراقی کاتێک کە نرخی بیانوەکانی وەزیری دارایی ئەوەیە کە ئامانجیانە کە لە ماوەیەکی ترا بەرهەمی ناوخۆ زیاد بکەن و بەرهەمی هاوردەکەم بکەن من پێم وابێ ئەمە لە سوڵتەی حکوومەتی عێراقیانیە چونکە دەوڵەتانی تر پێویستە بەرهەمەکانی خۆیان لە عێراق ساغ بکەنەوە و ئەگەر حکوومەتی عێراقی بەتایبەتی وەزیری دارایی ئەگەر ئامانجێتی بەرهەمی ناوخۆ زیاد بکە پێویستیە کرد زەڕایی بیان باج بخاتە سەر ئەو شمەکانەی کە لە دەرەوەی عێراق و هاوردە ئەکرێن و ئەگەر بێت و بۆ نمونە ئامانجێتی بەرهەمی ناوخۆ زیاد بکە ناکرێت لەسەر هەژاربوونی هاوڵاتیان بیکە ئەوە لە ماوەیەکی درێژترە هەوڵیان باە کە بەرهەمی ناوخۆ زیاد بکەن بەڵام ئەمە کێشەکە ئەوەیە کە هاوڵاتیان تووشی یار کێشەیەکی زۆر گەوری داراییەکە خاڵێکی زۆر سەریع کە ئەکرا حکوومەتی عێراقی زەخت بەکاربێنێ عیلاقاتی نێودەوڵەتی بەکاربێنێت تەنها ڕێکخراوی ئۆپیک داوای لێ بکە حکوومەتی عێراقی لەو کەمکردنەوەی دەرهێنانی نەوتە ئەعفا بکە حکوومەتی عێراقی لە 3 ملیۆن بەرمیلەوە بیکاتە 4 ملیۆن بەرمیل دەتوانێت بەداواکارێک ڕێکخراوی ئۆپیک ڕازی دەبێت
گرنگەکە نزیکەی وزام 1,800,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ئێستا کەم کردوتەوە. مەبەستەکەم لێرە چییە؟ عێراق بە زیادکردنی 1 ملیۆن بەرمیل بەم سعرەی ئێستا زۆربەی کێشەکانی چارەسەرەکە. بەزەوەی بۆ جێبەجێکە ئۆپێک بابەتەکە لێر ئەوەیە من ئاماژەم پێ کردووە کە پێویستەکە حکوومەتی عێراقی داوا لە ڕێکخراوی ئۆپیک بکە بە حکمی و ظروف اقتصادیکە عێراقی تایە عێراق ئەحفا بکرێ لەو دەوڵەتانی کە درێنانی نەوتیان کەم بکەنەوە. سوپاسان دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و نەگەڕینە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا دلێر بکەم وڵای بەڕێز ئێستا بەڕێز وەکو ئابوورناسێک و شارەزای ئابووری سەم بڕیارێک کە دەرکراوە زیانی زۆرترە یاخود قازانجی هێر هەیە بڵین قازانج و زیانەکانی بە چەند بەراورد دەکرێت بۆ
کار حەکیم تۆ ناتوانانی بڵێ زیان و قازانجەکانی هەر کتوپڕێک ئینیکەی من ئیشارەتم پێ ئیتر لەمە دووە ئەگەر بێت و 100 کیلۆ برنجی کڕی بێ پارەکەی بەشی 100 کیلۆ برنجی کڕی بێ ئەم کارتە بەسی 85 کیلۆ برنجەکە بۆ نمونە 85 نسبە موچە خۆرەوە بەنسبەت حکوومەتیشەوە ئەگەر بێ ئیسفادەی لێمەکە خۆی لە ڕووی اقتصادیەکەی ئەوانێ لە ڕووی ئەگەر بێ ئیسفادەی لێکا زۆربەی وڵاتانی خۆی نرخی درای خۆی دا ئابەزێنێ لەبەر چەند هۆکارێک کە پێم وت لە گەشتیان لە بەرسەرەوەی شەریکاتی بیانی بێن و بەرهێنان بکەن بەڵام لە عێراقا ناحی ئەمنی تەواو نیە لەبەرەوەی سەرمایەت ترسنەوەکە ناتوانێت بێتە لە خۆیەوە بەرهێنامکە لەبەر چی ئەژێت ئەوە بەرهێنانەکە لەبەرەوەی هێزی کار دەستی کار هەرزانترە بێت بەپی نرخی دۆلار نرخی دینار بۆ نرخی دۆلار ئەمە ئەوە لەبەرەوە تۆ ناتوانین بڵین ئەمە چۆنە ئەمە لە فترەیەکی زەمەنی ترە دەرەکە ئایا حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم چی ئەکەن بەرامبەر بەمە ئەگەر هەر تەنها ئەوە نەبوێت کە نرخی دراوی عێراقیان بەرامبەر بە دۆلار دابەزان ئەگەر تەنها ئەوە نەبێت ئەوە بەڕاستی خەڵک زۆر زەرمەند دەبێت بە تایبەتی موچە خۆران ئەگەر ڕێگاکانی تر کە پێشتر عەرزم کردن ئەو ڕێگانەی تر عەرزی جەنابتانم کرد ئەوانە بگرێتە بەر ممشینە ئیسفادەی لێ بکات لە ئەخیرا ئیسفادەی لێ بکات و خەڵکیش ئیسفادەی لێ بکات و ئەوەندەش موچەخۆری خۆشەویست نەبێ لای خەڵک بۆ داهاتوو ئەمە ئەکەوێتە سەر هەنگاوانەی کە ئەندێچوو کە هاچی هەنگاوە کە تۆ ئەینیت ئەگەر بێت و باڵی نەبێت و پاڵپشتی نەبێت لەم ناو و لاودار شەقی نەبێت ئەو هەنگاوە لەوانەیە کۆتایی پێبێت باش بەزووکو گرانکردنی شت ئێستا بریارەکە بڵێن ئەمڕۆ بانکی ناوەندی نرخی دۆلارەکەی جێگیر کرد بە 170 بۆ هاوڵاتیان ئێستا کاتیەوەیە کە نرخی شتومەک گران بکرێسە هەموو شتومەکەکان لە مارکێتەکان بڵێن لە بازاڕەکان گران کراون ئەوە کەوێتە سەر شخصەکە خۆی ینی بە قەنەعاتی منێ لە حکومەت ناتوانێت لێی شوێنێکان لە هەموو دنیا لەم حاڵەتانە کە مەرحەلەیەکی ڕاگوزارە ناتوانێت سەیتەرە بکات بەسەر ئەکەوێتە سەر ویژدانی ئەو کەسە خۆی لەبەر تۆ بازاری ئازادە بۆ خۆ پێشتر خۆشتێ تەوزیع نەکردو بڵێ لە ڕێگەی وەختی خۆی کە بایعی هەبوو یان کۆبوون هەیە لە ئێران تۆ تەوزیعەکەی ڕەنگەوە بێنێرە هەبێ پێشتر ینی بە 125,000ەکە و مواد ئەو خۆراکانەی کڕی بێ بەڵام ئێستا تامانگێکی تریش بۆ نۆکۆگیان هەیە بەڵام ئێستا بەگران بە هاوڵاتی بفرۆشترێتەوە ئەو کەسی ئەکەوێتە سەر بەقەنەعاتی منەکەوێتە سەر ویژدانی ئەو کەسە خۆی ئەکەوێتە سەر ویژدانی ئەو کەسە خۆی کتی کە ئایا ئەوەی بە چەند کڕیەوە ئێستا بە چەند ئەیفرۆشێتەوانە یەکسەر نرخەکەی زیادەکەی نرخەکەی زیاد ناکە کە من لە پێشتر ئیشارەتم پیاوەتم لەوانەیە ئەمە زۆر تاسیری نەوێ بۆ سەر کڕیار و بۆ سەر کاسب ئیترە و کاسپە گەورە بەیان چووگە لەبەرەوەی بەس تەسیریە بۆ سەر کڕیار نەخێر بۆ سەرکیە بۆ سەر موچە خۆر مەسەلەی کاسب لەبەرەوەی چەند بچکۆ لە بێتاک و چەند گەورەیە ئیتر کەناوەکانی ئەگۆڕێ بەو شێوەی کە هەیە ئەو کڕین و فرۆشتنەکات کڕین و فرۆشتنەکە چەند بکرێ ئەمە ئیتریان لەناو کە هەیە یعنی با واقع ئەکەوێتە سەر ویژدانی ئەو کەسە خۆی هەر کەسە لە عاسی خۆیەوە پێوی چۆنی کڕیوە یعنی وا کتوپڕ گرانی نەکە ئەگینا خۆی لەخۆیە ئەگەر ئیم ڕۆژ گرانی نەکە 15 ڕۆژی تر هەر گرانە بێت هەر گرانە بێت و ئەبێتەوە ئەو بۆ سیارەگرانەکە هەیە لەبەرەوەی بۆ کام کاڵایەشەوە ئێمە بە ئاگاهی بینەوە هەموو کاڵایەک نا کاڵایە کە بەرهەمی ناوخۆیە ئەمە کاڵایە کە کەرەسەی سەرەتایەکە یعنی موادی ئەوەلەکەی لە ناو خۆیە ئەمە نا ئەو کاڵایی کە بڵین لە دەرەوەیەت ئەمە یەک یاخود ئەو بەرهەمەی کە بەرهەمی کارخانەیەەکە بەڵام موادی ئەوەلەکەی لە دەرەوەی لە بەرەوەی بە دۆلارەمانە گرانە ئەو ناوخۆکە شەر گران دەکرێت ناوخۆیەکە شتێکە لێرە بەرهەم دێنرێ لە کاتێک مامەڵەکەی بە دۆلاری بەڵام گران دەکرێت سیکە ناوخۆیەکە بڕوان ناکەمەوە ئەوە زەیتەکە تاکو ێستا لێرە معمەلی زەیتی زەیتونەکە هەیە و خۆی گرانە بەڵام بەرهەمی کشت و کاڵێکە ممکنە ئەویش لە پاش مانگێکی تر ئەویش گرانە بێت بۆ گرانە بێت لەبەرەوەی تەماتەیەک تەماتە تۆ ئێستا لە سووریا بیێنی لە تورکیا بیێنی لە ئێران بیێنیت ئەم کەڕەتە گرانتر ئەکەوێت ئەمیش ینی ئەمیشی تر گرانیەکە منافەسەکە بەڵام کوتم لێرە موچە خود بەڵام ئەگەر بێت و ئەوەن گەوانەی کەوتم بینێ لە پاڵیا پێشتر وتم ممکن ئەبێت تۆ حکومە چییە
بە قازانجی خەڵک بیگەڕێنێتەوە هەنگاوەکەنیە بە قازانجی خەڵک بیگەڕێنێتەوە بەس وەکو موچەخۆران ببوورە ماوەسا ئێساگەر ئەم حکوومەتیێرێم ئەم بڕیارە بێگومان پێخۆشە لە بەرەوەی کە داهاتەکەی زیادەکە ئەگەر لێبڕینێکە هەڵنەوەشێتەوە زۆر کاریگەری بەراورد بە موچەخۆرانی عێراق زیاتر لەسەر هەرێم نییە بەڵێ بەڵێ ئەتەین چۆن تۆ ئێمە هەمومان بە هەرێمی کوردستان و بە عێراق خۆی لە چوارچەوەی دەوڵەتیەکەین و با یەک بانقی مرکزیشمان هەیە کە بانقێکی مرکزی و لە بەغایە و ئەو تحدیدی بڵێن نرخی دیناری عێراقیەکە لەبەرەوە لێرە تحدیدی نرخی دیناری عێراقی لە هەرێمی کوردستانەوە نییە لێرە ئێمە حەلینەکەین حجموویەکێکمان پێمان چاکە من مامۆستایەک لە دوو قوتابخانە یەکێکیان لەم گەڕێک یەکێکیان لەو گەڕێک بێت ئەم مانگی ملیۆنێک دینار وەرگێ ئەیان مانگی بڵین 800,000 دینار وەرگێت حتمیان ئەم لە ناحی نەفسی ئەو پێی ناخۆشە لە ناحی مادیەکەشەوە سەیرەکەی بەشی کەمتر شت بکە لە بازار پێی بکرێ بگرە بەشی پاشەکە و دیژناکە لەوانێ لە لایتر ئیشارەتێک حەزەکەم ئەوەی کەم حکوومەتە قەبیل لە شتێکی تریش کاتەوە کۆمەڵێک کەسەیە کە موچەکەی زۆر کەمە موچەکەی زۆر کەمە ئەمە ئەگەر بێت و لە ڕێگەی من حەوەیە بڵێن وکو بەخشین بێت لە ڕێگەی شتێکی ترەوە بێت ئەبێ هاوکاریان کە ئەگەر هاوکاریان نەکە لەوانەیە ئەوانە بکەونە خوار هێڵی هێژاریەوانێ لە بەرەوەی نسبەت ئێمە هەموو شتەکان لەوەیە ئەو توێژەی کە لە خوار هێڵی هێژاریەوەن ئێمە ئەبێ حکوومەتە هەموو کاتێکە هەنگایەکانی هەموو حکوومەتێک لە دنیاوایە نێڵێ ئەوانە زیاب بکەن ئەمە لە لای ترەوانێ نێڵێ کۆمەڵ دابش بێ بەسەر دوو چینە چینێک زۆر دەوڵەمەند کە کەمە چینێکی زۆر هەژار کە کەمە چینی وەسەد لە هەر وڵاتێکە چینی وەسەد ناوەند زیاب و معنای اقتصادەکەش باشە سپاس دەکەم مامۆستا نەبەر سەبارەت بۆی کە ئێستا هەرچەندە بازاڕش بڵێن شێواوە جۆرێک لە ئاڵوگۆڕی دراو بەس هاوڵاتی ڕەنگە بۆ ئێستا پارەکەی بکات بە دۆلار بڵێن دۆلارەکە بکات بە پارە لەم ساتە وەختانەدا دەبێت چۆن هاوڵاتی مامەڵە بکات ئەوەی کە بڕێک پارەی هەیە ئەوەی کە بڕێک پارەی هەیە جگەلەوە من هەمیشەوتمە پێویستە هاوڵاتیان کە ئەو پاریان و داهاتی کە هەیەە ئەگەر داهاتەکە زۆر بێت بە زێر بە ئاڵتون یەدەگی بکەن چونکە بەپێی سەررجەمداتە مالی و اقتصادیەکان زێر باشترین جۆری شمەکە کە کەمترین بەپێی ستاندەر نزیکەی دەستا 11 بۆ لە سا 12 لە هەر بارودۆخەکە تووشی داڕمانیان تووشی خەسارەتە بێ واتە لە هەموو شتەکانی تر باشتر و زەمانەت کراوە و ئەگەر بۆ نمونە هاوڵاتی نەیتوانێت پارەکەی بە زێر یەدەک بکە ئەو دەمە بە دۆلاری ئەمریکی بیکە ئەگەر مەبلەغەکە کەم بوو لەو دەمەی کە دۆلار تووشی بەرز بوونەوە بێ زۆر نۆرماڵە دۆلارەکەی دۆلارەکەی بگۆڕێتەوە بە دیناری عێراقی بووی پێداویستەکانی ڕۆژانەی خۆی پێدابین بکە بۆ مساڵش بڕوام وانێ بۆ منە دۆلاری ئەمریکی بە شوێ بگاتە نزیکەی 150,000 ئەمما ئەگەر بێت و تەڵەبێکی زۆری لەسەر بێ بەزیانی ئێستا مەترسی دابەزینەوەشی هەیە مەترسی دابەزین هەیە تا ئەم دقەیەش تا ئەم دقەیە چونکە وەکو پێم وتیت لە بەرەوەی کە لایەنە سیاسیەکان ئەگەر وەکو حەملەش بەکاری بێرن ئەگەر تەنها بۆ ڕایکردین دڵی هاوڵاتیان بێت احتیمالی هەیە بۆ نمونە کۆمەڵی خاڵ بگیرێتە بەرواتە هەرچەندە ئەمڕۆ بانکی ناوەندی بڕیاریەوە جێگیری کردو بەڵامەگەری هەیە دابەزینێ بەڵام من بەڕاستی ویست قسە لەسەر 2 پوینت بکەم لەسەرەوەی کە بەرهەمی ناوخۆیانەوەی کە ئەم بڕیارە بێتەوە کارێک بۆی بەرهەمی بۆ بژانەوەی بەرهەناوخۆ من بەڕاستی لە ئەم ساڵا بە هیچ شێوەیەک ومێدم پێنی چونکە حکوومەتی عێراقی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیداری نزیکەی 40 ملیۆن هاوڵاتیەیەن ئێستا ئەم دقەیە حکوومەتی عێراقییان بەرهەمی ناوخۆ ناتوانێت ئیدارەی بۆ نمونە پێداویستیەکانی 7 ملیۆن 6 ملیۆن هاوڵاتی پڕ بکاتەوە کەەوە بە تەئکیدی ئەم بڕیارە تا ساڵێکیش ڕەنگە زیانی زۆر قرس بەر هاوڵاتیان بکە ئەمە بۆیە لە ماوەکانی ڕابردووە بەردەوام ئەماژە بۆەکەین کە حکوومەتی عێراقی لە 2021 تووشی کارەساتی داراییە بێ هاوڵاتیان تووشی کارەساتی مرۆییە بن تووشی خێرانێکی زۆر خەترە بن لەسەرم بنەمایە بڕوە بەڵام ئەگەر بێت و ئێستا و پرسیارشی کە لە ئوستازت کرد پێویستەکە کە حکوومەت لێرە لەم کاتاناچی ڕۆڵێکی بینێ من بەڕاستی پێم سەیرێ بۆ نمونە ئێمە لیژنی قایمقامێتمانەیە لە پارێزگای سلێمانی و لە شوێنەکانی ترا ژووری بازرگانیمانەیە باش وە ژووری بازرگانی لە سەردەمی ئەوەی کە کۆرۆنا بوو کە حدودەکان داخرا تەنانەت ئاماژەیان بەوە کرد تا 2 مانگ و 3 مانگی تر مەوادیان خەزن کردووە پێداویستەکانیان خەزن کردووە بۆی کاوڵەتیان هیچ لە ڕاوکیەکیان نەبێت کەوا بوو تا 2 مانگ و 3 مانگی تر موادت خەزن کردووە لای کەمی لەم 3 مانگا فرسیەک بە هاوڵاتی بۆی کاریگەریکی ئۆتۆی قورسی لەسەر دروست نەکە بۆیە لەم کاتە
حکومت باشترین چانسێک باشترین کارێکە بیکات چاودێری بازار بکاتەوە کۆم دۆخەیە ئارامە بێتەوە و بنسبەتی حکومەتی هەرێمی کوردستانیشەوە بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی ئەبێ زۆر بیانی حکومەتی هەرێمی کوردستان بەبڕێواتە وەکو بڵێن بۆ نمونە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵ 21 موچی موچەخۆران ئەبڕێت بەدەتا باسەوە کە ئەم لە ساڵ 22 ئەبێتەوە کارێک بۆی 150 ملیار دیناری عراقی بۆ بگەڕێنرێتەوە لە دابینکردنی موچە ئەگەر بێت و بۆ نمونە ئەم داهاتی نەوتەی کە بەرزکراوەوە ئۆتۆماتیکن لە 150 ملیار بڕکاتەوە و پێویستەکە موچەی کاملی موچەخۆران بە و ئەگەر بێت و بۆ نمونە من ئێستا ئەگەر بەم نرخی کە دۆلار بەرزکراوەتەوە ئەگەر بەو بە پلانێتری چاکسازی حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەلەم هەفتەیە واتە هەر لە بەیانیە ئەتوانێت نزیکەی لەم هەفتە ئەتوانێت نزیکەی 300 ملیار دیناری عێراقی مانگانە بگەڕێنرێتەوە بۆ خەزینە وزارەتی دارایی قانونی چاکسازی کە جێبەجێ بکە لە دابینکردنی موچەخۆرانە بایەمەتریەکە بەکار بخات بە چاکسازیەکی باشەوە و ئەم بەرزبوونی نرخی دۆلاری ئەمریکیشەکەوا بۆ حکومەتی هەرێمی کوردستان بە نزیکەی 300 ملیار دیناری عێراقی خەرجی لە موچە ئەکەمەکاتەوە و ئەتوانێت زۆر بە نورماڵی ئەو داهاتە ناوخۆیی کە لە بەردەستایەتی باشە بۆ نرخی دۆلارەکە پێشتر بڵام ئەم پرۆسیرەران کۆمەڵێک بانکی هەرینی بڵێن بانکێکی سەربەحیز دەکرای پرۆسینەوتی کوردستان گۆڕینەوە ئێستا ئەگەرم بانک قازانجەکەیان حکومەت بەتەکیدی بانک قازانجەکە ئەنی حکومت دەبێ خۆی بیگۆڕێتەوە یاخود هەر قازانجەکە بۆ بانقە بێ بۆ نمونە بانکەکە بەم ڕێژەیە بێ کە ئێستا حکومەتی عێراقی دیاری کردووە بانکەکە نزیکی 1000 دینار قازانجەکە لە هەر 100 دۆلاری ناموەسمەوەی و پارەی کە دێت پارەی نەوت بۆ ئەو بانقە نایگۆڕێتەوە نایکات بە دۆلارەکە ناکات بە دینارەکە دۆلارەکە بە پارەی نەوتێرم کردێتە ڕاستە خۆدێتەوە بانقێکی بۆ منە هەولێر تا حەکیم بۆ نمونە ئێستا ئەو بانقی ئەو پارەی کە هەڵبانک لە پارەی نەوتی کوردستانی تایە بە دۆلارە لە تورکایە دوای دێتەوە هەولێر کە دێتە هەولێر ئەو مەبلەغی کە نزیکەی 300 ملیۆن دۆلارە زیاترە کەسرێکە ئەو مەبلەغە بە دۆلارێتە هەولێر کە بە دۆلارێتە هەولێر دڕاتە ناو بانکی کوردستانەوە کە پێشتر لە بانکی کوردستان و ئێستا لە ئارتی بانکە ئەم ئارتی بانکە پێویستەکە بۆ هەر 100 دۆلارێک 145,000 بە حکومەتی هەرێمی کوردستان چونکە بانکی ناوەندی بەم پپی یاسا دیاری کردووە کە بانکی هەموو بانکانی ملزم کردووە بۆی کە بەرامبەر بەر 100 دۆلارێک 145,000 بن بە حکومەت باشە کاتم زۆر کەمەوە بەس ئێوە کوماوەسای ناڕازیش لە بەغدا بوون هیچ دەنگ و باسێکە بوو بۆ ڕێکەوتن و لە بەغدا شتیشتان دەستکەوت ئەگەر بەکوتی دوخولەکێک بە من بەڕاستی ئێمە بە تەنسیقێک سەردانی بەغدادمان کرد وێنەکە لە بەغدا بە جۆرێکی ترەوەک لەوەی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە پەرلەمانتار ئەشوبهێنێ بەجا ئەش و نازام چی ئەوانەکە ئەڕۆیتە ئەوێ ئەمە هەمووی عەکسە بێتەوە پەرلەمانتارانە بەڕاستی زۆر چالاک و ئەکتیڤن باس لە پەرلەمانتارەکانی دەرەوەی یەکێتی پارتی یەکەم پەرلەمانتارێکی زۆر چالاک و ئەکتیڤن خەمی موچەخۆرانیانە یعنی بەڕاستی کە قسەیان لەگەڵاکەی مە لەژێر کاریگەریانە بێ هەندێک کات هەست بە ئیحراجیەکەی چونکە من خودی دکتۆر هەیثەم جبوری سەرۆکی لیژنەی دارایی دوو خاڵی بۆ من باس کرد وتی ئێمە داوامان کردووە موچەی موچەخۆرانی حکومەتی هەرێمی کوردستان هاوتای هێزە عەسکەرەکانی حکومەتی عێراقی بکەن کەچی پەرلەمانتارە کوردەکانی بە تایبەتی ئەو دوو حیزب ڕازی نەبوون یعنی کە تۆ بینیت ئەمانە جگلەوەی لە هەرێمی کوردستان لە بەغاش موچەخۆرانی خۆیانە چەوسێنەوە داوایان کردووە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوتا بکرێ عەلاوە تەرفیعات چاک بکرێتەوە ئەوان ڕازی نەبوون یعنی لەوێ بۆ نمونە بە هەموو پێوەرەکان ڕێگریت بۆ دروستەکەن یعنی کا حەکی من بە ڕقم پێتی بڵێم حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کەنەوتی فرۆشتووە هەر ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە نزیکەی 6 میلیارد دیناری عێراقی زەرری لە داهاتی خۆیەوە واتە بۆ هەر بەرمیل نەوتێک 30 دلار کەمترە کە من بەداتا دەرم کردووە ڕۆژانە حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 6 میلیارد دیناری عێراقی نەوتەکەی خۆی کەمترە فرۆشێ ئەوان ئاماژەیان بەوە کردو بە تایبەتی لە عێراقا لە بەغا شتێک نییە بە ناوی حکومەتەوە و سەرۆکایەتی جمهور ئەوانە پەرلەمان حکومەکە و هەر قەرارێک لە ڕێگەی پەرلەمانەوە دەرنەچێت بۆ نمونە حکومەت ناتوانێت جێبەجێ بکە من بۆیە ئەوەستێکە سۆمە و بیفرۆشی قازانجی نەوتەکە هەرێم زیاترە سۆمە بیفرۆشی قازانجی 6 میلیار ڕۆژانە زیاترەکە کە ئەمان ئەوان بەڕقام لایەنە هەموو داتاکانیان لە بەردەسایە یاری هیچ ڕێکەوتنی وتیان لەگەڵ هەرێم ڕێک دەکەون بە کورتی بە هیچ شێوەیەک بەو شێوازەی کە هەرێم تەرحی کردووە ڕێک ناکەون ئەنیگەر دەڵێن بە داهاتەکەتان داهاتیان ڕێک ناکەون ئەڵێن بە هیچ شێوەیەک داهاتمان ناوێ ئەوان ئەڵێن ئێمە ئەمانەوە مەلەفەکە خۆمان سەرپەرشتیکەین کۆتا پوینت کۆتا خەڵکی بڵێم ئەوەیە ئەوان ئەمە قسەیە گوازینەوە ڕاستگویانە چۆن ئەوان وتیان ئێمە بڕۆمان بە ئێوە هەیە ئێمەش بڕۆمان بە قسەکانی ئەوانەیە کە هیگوازینەوە ئەوان ئاماژەیان بەوە کرد مەلەفی قەرز 30 میلیارد قەرزەکە و مەلەفی نەوتیان ڕادەست بکەن هەموو مانگێک ئامادەن لە کاتی خۆیە بەشە موچەی بودجەی هەرێمی کوردستان ڕادەست بکەن بەڵام کامل مەلەفەکە نەکدا هەموو نەوتەکە بە قەرزی شەوە دەیانەوێت 460,000ەکە ڕادەست بکەن لەگەڵ 30 میلیارد قەرزەکەشە
ئەوان خۆیان لەچنە ژێرباری ئەو مەلەفەوە خۆیان چارەسەریەکە بەس نەوتەکە تەسلیم مامۆستاگە شتێکە زۆر بە کوتی ماوە لەسەر نرخی دۆلار هاوڵاتی بیگۆڕێتەوە نەیگۆڕێتەوە بە کوتی سپاس دەکەم. ناتوانێت کەسە و من بە قەنەعەتی من کەسێک کە ئێڵێت لە بۆچوونی خۆیەتی من ناتوانم شتێ لەسەر ڕەم هاوڵاتی بیگۆڕێتەوە نەیگۆڕێتەوانێت لەبەرەوەی من ناتوانم خەڵک من دەسەڵاتم نییە خەڵک ئەوەتانێ پەرلەمان دەسەڵاتی نییە بەسەر دەسەڵاتی نەختینی عێراقیە کە بانقی ناوەندیە وایە وانە چونکە ئەو چیە و دەسەڵاتێکی نەختینیە و دەسەڵاتی پەرلەمان قوتیە بەسەر دەسەڵاتی داراییە کە وەزارەتی داراییە لەبەرەوە من ناتوانم ئەوە بەم ئەوە کەوێتە سەر ڕۆژگاری خۆی کە هەیە و بە شێوەیەکە بەڵام لەگەڵ ئەوە من ئەمێ شتێکی تر بەڵێ ینی حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێم بە قەنەعەتیون بە هەچی شێوێ دەست بەرێ بۆ زیادکردنی باچ ئەوەی تر خەڵکدا ئەڕمێنێت ئەوەی تر اقتصادەکەی بەرەو خوارەوەشێت و دەست بەرێ بۆ زیادکردنی گومرگ لە حاڵەتێکا دەست بەرێ بۆ زیادکردنی گومرگ و تعریفەی گومرگیەکە بگۆڕێت لە حاڵەتێکە ئەگەر بەر هەمێک لە ناوخوا بتوانێت بەشی ئیکتیفای ذاتی بکات ئەو قەیناکە لەو حاڵەتەیە زیای بکات بەڵام ئەگەر زیای نەکە ئەگەر لە خۆیەوە زیای بکات ئەمەش سەر لە نوێ ئەوەی خەڵکی تر اقتصاددار بن ئەوەت بڵین دەخلی فەرت بەرەو خوارە بات. سپاس زۆر سپاس بۆ بەڕێزان دلێر محمود ئەندامی پێشوو پەرلەمان کوردستانی لیژنەی دارایی هەروەها نەبەردکەری مامۆستای زانکۆ و خوێندکاری دکتۆرا لە ژمێریاری دارایی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.